بە هیچ شێوازێک ئیبلیس زەفەری بە ئەیوب نەبردووە، بە دینەکەی، بە ئیمانەکەی، بە عەقیدەکەی هیچ ئەبەدەن. شەیطان دەڵێ ئەی خوای پەروەردگار، تۆ خۆشی و نیعمەتێکت داوەتە ئەیوب، کەواتە بۆ شوکرت نەکا، بۆ سوپاست نەکا، چۆن من بتوانم ئیش لەسەر ئەیوب کەم و بیخەڵەتێنم؟ دەتۆ ئەی خوای گەورە مۆڵەتم دەبا نەخۆشی کەم، با تووشی نەخۆشی بکەم، با ماڵەکەی لە دەستدەم، با مناڵەکانی لە دەستدەم، ئەنجا بزانە ئەو ئەیوبەی جاران دەمێنێت کە تۆ بناسێت، یا یەکسەر تووشی کوفر دەبێت و ناڕازی دەردەبڕێت، ناڕەزایی دەردەبڕێت لە تۆ. خوای گەورە مۆڵەتی دا، بۆیە دەفەرمی ئینی مەسەنیە الشەیطان بنصب وعذاب. ئەیوب قەدەری خوای پەروەردگار هات و ماڵی نەما، مناڵی نەما، خۆی نەخۆش کەوت، فڕێدرایە سبڵتان، پێغمبەرێکی ئەزیز و نازدار. بەس خوای پەروەردگار نەیهێشت ئیبلیس زاڵ بێ بەسەر زمانیدا و بەسەر دڵیدا و بەسەر چاویدا، بەردەوام ذکری خوای دەکرد و شکری خوای گەورەی دەکرد و دوعاکەشی ئەوە بوو ڕەبی ئینی مەسەنی الضر وأنت أرحم الراحمین. شەرمی دەکرد بڵێ ئەی خوای گەورە ڕەحمم پێ بکە، دەیفەرموو وأنت أرحم الراحمین. ئەیوب عەلەیه السەڵات وەسەلام نەخۆش کەوت، کەواتە من و تۆش لە دنیایەکدا دەژین کە لەگەڵمان جن و شەیاطین دەژیت، توانای ئەوەی هەیە بێتە ناو لاشەتەوە نەخۆشت کە.